ڕۆنی هاوسەرەکەی لە ماڵ کردوتە دەرەوە بەهۆیەوەی ئاهەنگی بۆ لیڤەرپۆل جێڕاوە. واین ڕۆنی ئەستێری پێشووی ئینگلترا و یانەکانی ئیڤەرتۆن و مانچستر یونایتد هێندە ڕقی لە یانی لیڤەرپۆڵە، تەنانەت ئەو ڕقەش بووەتە هۆکاریەوەی کێشە لە ناو ماڵەکەیدا دروست بکات. ئەو یاریزانە لە نوێترین چاپێکەوتنیدا ئاشکرای کرد لە ساڵی 2020 کاتێک یانی لیڤەرپۆڵ با ڕەهنەرەتی یۆرگن کلوپ بووە پاڵەوانی پریمەر لیگ، سەری سوورماوە کاتێک چۆتە ماڵەوە بینیوێتی ئاڵای یانی لیڤەرپۆڵ بە ماڵەکەیدا هەڵواسراوە. ڕۆنی بۆی دەرکەوتووە کە کۆڵینی هاوسەری ئەو کارەی کردووە و ئاهەنگی جێڕاوە بەهۆی پاڵەوانبوونی لیڤەرپۆڵ، ئەویش لە کاردانەوەدا وەک سزادانێک هاوسەرەکەی بۆ چەند ساتێک کردوتە دەرەوە لە ماڵەوە. ئەستێر ئینگلیزیەکە یەکێکە لەوانەی کارڕقێکی زۆری بەرامبەر بەیانی لیڤەرپۆڵ هەیە، چونکە وەک یاریزان ئیڤەرتۆن کە لە یەک شاردان دژی ئەو یانەی یاری کردووە، جگە لەوەش وەک یاریزانی مانچستر یونایتدیش یاری بەرامبەریان کردووە کە کێبڕکێ و دژایەتێکی مێژووی لە نێوان ئەو دوو یانەیەدا بوونی هەیە. کێشەکانی ناوماڵی ڕۆنی بەردەوامە بەهۆیەوەی کۆلینی هاوسەری و خێزانەکەشی هاندەری لیڤەرپۆڵن، تەنانەت کاتێک وەرزی ڕابردوو یانەی لیڤەرپۆڵ بووە پاڵەوانی پریمەر لیگ، دایک و باوکی هاوسەرەکەی ڕۆنی ئاهەنگیان گێڕاوە و ئەوەش جارێکی تر بووەتە هۆکاری تووڕەبوونی هێرشبەرەکەی پێشووی ئینگلتەرا. ڕۆنی چەندین جاردوپاتی کردوتەوە ڕقی لە دێربی مێرسیسایدا، چونکە بەرامبەر لیڤەرپۆڵە و یەک هەفتە پێش ئەو یاریە شاری زۆریان لەسەر بوو و شەڕ و ئاڵۆزی لە نێوان هاندەرانی هەردوویانەکە ڕووی داوە.